بیلان لاسر لە 9,100,000 پەناخواز لە ساڵی 2015دایە کە هاتوونەتە ئەڵمان کاتێک ماڵەکەی بۆمباران کرا و لە دەمێشق خۆی دەرباز کرد. تیکەی گولۆتۆپێک ئێستاش لە نێو سەریدایە. پێویستیم بە دکتۆر و چوون بۆ نەخۆشخانە و نەشتەرگەری سرم هەیە و دوای ئەوە دەچم زمانی ئەڵمانی فێر بم. بیلال لە دەمێکدا چاوەڕێی نەشتەرگریە گروپێکی خێرخواز بۆ دۆزینەوەی کار یارمەتی پێدەکەن. حکومەتەکانی فیدرال و ئەیالەتی پرۆگرامیان داناوە بزانن چۆن ئەڵمانیا بەرژەوەندی لە پەناخوازان پێدەگات. ئەوان خزمەتی سەرەتایی وەک بوونی پۆلی زمان جێگایەک بۆ ژیان و بژێوی دابین دەکەن. ئێستا پێویستە ئەوان تێکەڵ بە کۆمەڵگەی خۆجێیی ببن. وێنازێت شاری درێستێن حەزی لەو جۆرە ژی نەبێت. ڕێکخراوی پێگێدا واتە ئەوروپایەکانی تۆخ لە دژی بە ئیسلامیکردنی ڕۆژاوا لەو شارە پێکات. پشتیوانانی هەموو ڕۆژی دووشەممە بەنێو شارەکەدا ڕێپێوان دەکەن. وتاربێژی ئەم حوتووە ڕێنات ساندڤۆسی ڕۆژنامە نووسە کە ئیدعا دەکات میدیای ئەڵمان گرفتەکانی کۆچبەری دادەپۆشن. کولتوری مسلمانان دەخەمە نێو کەوانە چونکە بەلای من کولتور نییە بە تەواوی جیاوازە لەگەڵ کولتوری ئەڵمان و هەر لەگەڵ ئێرە یەک ناگرێتەوە. گەلێک ئەڵمانی لەگەڵ ئەمە هاوڕان لە ڕاوەرگرتنی چاتام هاوس 53% گوتیانەوان دەیانەوێت وەرگرتنی کۆچبەری لە هەموو وڵاتان ڕابگیرێت. کاتێک ئەو جوڵانەوەی 2 ساڵ زیاتر پێکهاتووە ڕێکخەران هیوادار بوون بە سەرانسەری ئوروپادا بڵاو بێتەوە بەڵام تا ئێستا ئەمە ڕووی نەداوە. پرۆفسۆری زانکۆی درێستێن بە ناوی وێرنەر پاتسلێت دەڵێت هۆیەکی باش لە گۆڕەدایە. بەڕوونی بڵین ڕێکخراوی پێکیدا قەت ئاوا سەرکەوتوو نەبووە تەنیا لە ژێر ناوێکی دیکەیە. پارتی AFD پارتی پێکیدایە. AFD پێکیدا هەر یەکن. پارتی AFD واتە جێگرەوەیەک بۆ پارتی ئاڵمانی دەتوانێت لە هەڵبژارنەکانی مانگی سەپتامبردا 3 لە گەورەترین پارت بێت. یەکێک لەو پارتە تۆخانەی ڕاستڕەوە کە نیگەرانی سەبارەت بە کۆچبەری دەردەبڕێت. ئێمە ناتوانین پێشی کۆچبەری بگرین. ناتوانین مسۆگەری بکەین کە شتێکی وەک دابەشکردنی دروستی کۆچبەران لە ئەوروپادا بێت. بۆیە بەڕاستی ئەوە گرفتێکی لە ناخی ڕەوتی ئاوێتەکردن لە ئەوروپادا. بەڵام ڕاوەرگرتنەکانی ئەم دوایە پشتیوانی بۆ پارتی AFD لە دابەزیندایە. توێژەنەران دەڵێن ناڕوونی جیهانی وای کرد دەنگدەرانی ئاڵمان سەقامگیری ئابووری بخەنە پێش کۆچبەری و گرفتی ئاڵمانەوە دەبێت کە مەسەلەی کۆچبەری ببێتە بەشێک لە داهاتووی ئابووری.